کەم کەس هەیە بە ئەندازەی مامۆستا توانی بێتی لە زۆربەی زانستەکانە شت بنووسێت. تەفسیری قورئانی بەرز و بەپێست یەکێکە لە جوانترین شاکارەکان کە بە زمانی کوردی نووسرابێ. بسم الله الرحمن الرحیم. بەنسبەت مامۆستا عەلی باپیرەوە بەڕاستی من دەستخۆشی لێ یەکەم. مامۆستایەکێکە لەو سەرکردانەی بێجگە لە کاری سیاسی و کاری ئیداری کە مەشغوڵە پێی، مامۆستا بەشێکی باش لە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ نووسین. ئەتوانم بڵێم مامۆستایەکێکە لەو سەرکردە گەنجانەی کە لە تەمەنی ئەوە کەم کەس هەیە بە ئەندازەی مامۆستا توانی بێتی لە زۆربەی زانستەکانە شت بنووسێت. بە تایبەتی ئەم تەفسیری قورئانی بەرز و بەپێست من کە بەڕاستی هەرخۆم دکتۆراکەم لە تەفسیر و زانستەکانی قورئانە، دراسە و لێکۆڵینەوەم لەسەر تەفسیرە کوردیەکان ئەوانەی کە کردوومە و خوێندوومەتەوە و لەسەریان نووسیوە، پێم وانییە تا ئێستاکە بە زبانی کوردی تەفسیرێکی کوردی نووسرا بێ کە ئابە و شێوە جامع بێ وەکو ئەو تەفسیری جەنابی مامۆستا عەلی باپیر خوای گەورە بیپارێزێ کە نووسیویەتی. چونکە مامۆستا کاتێک کە گەیشتۆتە هەر سوورەتێک هەر ئایەتێک سەبەبی نزولی باس کردووە و هەروەها مەسەلەن پەیوەندی ئەم ئایەتە بە ئایەتەکانی ترەوە چییە و هەروەها لە ڕووی مفرەداتەوانێ مانای مفرەداتی کەلیماتەکان چین بە جوانی مانای لێداوەتەوە و هەروەها ئەم ئایەتە چی لێوەرەگیرێ لەلایەنی فقهیەوە شەرعیەوە چی لێوەرەگیرێ لە ڕووی زانستیەوە چی لێوەرەگیرێ. پێم وایە تەفسیری مامۆستا تەفسیری قورئانی پیرۆز بەرز و بەپێست یەکێکە لە جوانترین شاکارەکان کە بە زمانی کوردی نووسرابێ و یەکێکە لەو تەفسیرە جامیعانەی کە بەڕاستی پێم وایە لە تەفسیری کوردیە ئینسان ئەم تەفسیرەی هەبێ بیخوێنێتەوە بە چاکی و دراسە و لێکۆڵینەوەی کە بری زۆربەی تەفسیرە کوردیەکانەکەوێ. بۆیە من جارێکی تر دەستخۆشی لە مامۆستاکەم و دوعای تەوفیق و سەرکەوتنی بۆ دەکەم و هیوادارم کە پێکەوە هەمووی بە یەک جار چاپ کرێت و بکەوێتە بازاڕەوە بۆ ئەوەی هەمومان ئیسفادەی لێ بکەن و هەموو موسڵمانان لێی سوودمەند بن. جارێکی تر دەستخۆشیش لە ئێوەی بەڕێز دەکەم.